قسەیەک هەیە دەڵێت ئەگەر ویستت شارستانیەتێک لە ڕیشەوە هەڵکەنی ئەوە ڕۆڵ و پێگەی سێ چین لاواز بکە و مەیان هێڵە. ئەوانیش سمبولە ئاینی و ئاراستەکارەکان لەگەڵ خێزان هەروەها مامۆستا و فێرکاران. بە درێژایی مێژوو زانایان پێشەنگ و سەرمەشقی کۆمەڵگە بوون. چرایەکی ڕۆشن بوون لە کۆمەڵگەیەکی تاریکدا. لەناو هەموو چین و توێژێکدا کە شەرەف و شانازی وەرگرتنی میراتی پێغەمبەرانیان پێدرابێت تەنها زاناکان بوون. هەمیشە ستەمکار و ئاغاکانیش لە زمان و قەڵەم و هەڵوێست و قسەی ڕەوای زانایان ترساون و ڕێگریەکی زۆریان خستۆتە بەردەم چالاکی و پەیام و ئاراستەوانی زانایانی ئیسلامی. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. بابتكمان بابتك باسي مثلا فضل علم وقوري علم وزانياري وعلماء، ويعني فتري حدود 25 صار لهم بيش بو علماء باش هبو علماء برجت هبو خريك شوين يعني خاليه به وكاركاني شيء امانه باس لو بكين بحقات خوي قورو مهربان علم علماء زور بقدر زور بالرزق وسيدي كروه وخواي قورو مهربان يعني شرف كرامتي بو علم علماء داناوا علم عالمي جاك دوتو علم علماء لغير يودوانا. يعني مثلا عالم لغير عالم فرقه، علم لغير جهل فرقه. نبرو أم دوانا علم عالم فرقه لغير غير خويانا. جابويا قرآن أما جدب بقوري علم قوري عالم دا فرمي هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون؟ قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون؟ توي محمد بيان بلي عليه الصلاة والسلام آية يكسانا عالم وغير عالم. أواني مثلا يعني في علم بن في زانياري بن لقل أواني كعلم زانياري وكو يقوان نخير وكو يقنين عالم بحقت فضلي زور تريك بسر جاهلا مسيكا كعالم نبي. جابويا علم علماء بايشي قوريان هي لنا مجتمعكم القايا. وإلى حديث شهات وكبيغمري خوا أفرمي إن العلماء ورثة الأنبياء. علماء مرادبري بيغمران بويا إجال بيغمران شي ورقرن أو آداب وآكار جواناني كبيغمري خوا هيبوا درباري مثلا جروج حاج زكاة مثلا بيع معاملات هل شيء هبوا أما عالم وعلماء أمانان لبيغمري خوا بما وتوب راين قاندوا إذا مثلا كبيغمري خوا وفاتي عليه الصلاة والسلام لدوائية شيء جري بيغمري كتو علماء شو علماء هالقري بيداقي بيغمر بون بو أوي كوا أو فرمايش تاني بيغمر عليه الصلاة والسلام بقين بخلقي وكخوي جابوه براسي علم علماء بايشي قوراني لنا وكوم القاي مثلا لنا وكوم القادة يتد عرب كود غير عرب لبروا يعني علم علماء براسي بايشي قوران هي لبروا باي قوران هي فرق يعني لغل غير خويانا علم لغل جهلة فرقي هي عالم لغل جاهلة فرقي هي لبروا مدوانو وكو يقنين علم عالم وكو جهل وكو جاهلين فرق يعني زورا أميان لا أسمان وميان لا أرزة جل بروا علم براسي قرآن يعني قرآن يكمي شاهد بوويك عالم وعلم يعني فرق يعني لقل جاهل ونزان جل بروا هروها بيغمر إخوان لحزيك ترى فرمي فضل العالمي كفضلي على أدناكم. الله فضل وقوري عالم بس العابدة فضل العالم على العابدي كفضلي على أدناكم. قوري عالم وزانا بس العابد وبس كا قوشيشي قلتو خليك إخوانا سنو عبادتا أو عالم زول لو قولت ليك وكو شي وكو قوري من بسر يعني كسانك لإيوه لإيوه خوارتر. يعني مثلا في غمر إخوة فضلي هي بسر أمتها قوري هي بسر أمتها لبنوا في غمر إخوة أمتي لجهل هنا وتسر زانين سر زانياري
لە مەثەلەن کوشتن و کوشتا هێناوێتە سەر ینی سەلامەتی و ئاشتی یعنی پێغەمبەری خوا دەورێکی عەجایب هەبوو لە کوڕی زەویە بۆیە یعنی ئێستا عاشقانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ینی لە کوڕی زەویە تقریبا 1 ملیار و 600 ملیۆن مسلمان هەیە بەڵام لەنا ئەم 1 ملیار و 600 ملیۆن مسلمانەدا تقریبا 157 شتێکی ملیۆن خەڵک ناوی خۆی ناو محەممەد هەر لەبەر خاتی پێغەمبەری ئیسلام عەلەیهی سەڵات وەسەلام زۆر کەسەیە ئەمڕۆ لە ئەوروپا کە مسلمانە بێ یەکسەر ناوی خۆی ئەنێ محەممەد لەبەر چی لەبەر ئەو ئاکارە جوانانە و ئەدەبە باشانە و لەبەر ئەو معجزە گەورەی کە قورئانە یعنی هێناوێتی و خۆلاسە لەناو خەڵقیدا بڵاو بۆتەوە و خەڵک لەسەر یەک کەلیمەی قورئان مسلمانە بێت جا لەبەر ئەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زۆر گرنگی داوە بە عیلم و عولەما جا لەبەرەوە عیلم و عولەما لە هەموو کاتێکا فەرقیان هەیە لەگەڵ غەیری عیلم و عولەما جا بۆیە تماشا بکەن ئاەتێکی تر ئەفەرمێ شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط لا إله إلا هو العزيز الحكيم توبزان لم آية بيروزا باسي دو طائفەکە باسی مەلایکەیەکە و باسی عالمەکە ئەفەرمێ ینی خوای گەورەمێنمە شاهدی و گەواهی بۆ خۆی ئەدا کە هیچ خوایەک نییە بە پەرزی لە ذاتی خوا خۆی نەبێ لە دوای ئەوان کێی هێناوە مەلایکە و عالم مەلایکە و عالم یعنی ئەم دوانەی بەرامبەری و بە شاهادەکەی خۆی ئەو خوای گەورە لەبەرەوە عالم فەڵێکی گەورەی هەیە لەناو میلەتە لەناو کۆمەڵگایە چونکە عالم بەڕاستی عالمێک کە عەمەل بە عیلمەکەی خۆی بکە و عالمێکی زانا بێ و خاوەنی تەقوا و عیبادەت و خواناسی بێ ئەگەر بەناو میلەتا بڕوا و بەناو کۆمەڵگایە بڕوا خەڵک وەکو پێغەمبەرێک سەیریەکە لەبەرەوە جێگەداری پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بۆ چونکە پەیامەکەی پێغەمبەر بە خەڵک ڕائەگەیەنێ فەرمایشتەکانی پێغەمبەر بە خەڵک ڕائەگەیەنێ ئاکاری جوان بە خەڵک ڕائەگەیەنێ لەبەرەوە عالم بەڕاستی فەضلی هەیە بەسەر غەیری عالمە جا بۆیە خوای گەورە و میرەمان لەم ئاەتە پیرۆزە یعنی کە شاهیدی بۆ خۆی ئەدا خوای گەورە هاتووە کێی کردووە بە بەرامبەری شاهیدەکەی خۆی خوای گەورە دوو تایفە دوو تاقم مەلائیکە عالم ئەم دوانەی بەرامبەر کردووە بە شاهیدەکەی خۆی خوا فەرمیێ خوایان بادی بکرێ مەلائیکە و عالمیش وا فەرموو کە هیچ خوایەک نییە بە پەرزەی لە ذاتی خوا نەبێت نابێ هاوڵ و شەریکی بۆ قەرار بدرێ جا بەڕاستی ئەمە گەورەترین مەکانەتە بۆ عالم ئەمجا تماشاکەی لەم ئاەتە خۆی گەورە بەرامبەری کرد بە شاهادەکەی خۆیەوە هەم مەلایکە هەم عالم و زانە ئولی العلم یعنی خاوەن علم ئەوەی کە عالم ئەگرێتەوە جا ئەمە معنای خصوصیەت و تایبەتمەندی گەورەیە لە بۆ عالم لە بۆ زانا جا بۆیە هم پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیثێکە حەزرەتی معاویە بۆمان ئەگەڕێتەوە فەرمێ من يريد الله به خيرا يفقهه في الدين کەسێ خوا ویسیاری چاکە هەبێ بەو کەسە شارەزاییەکە لە دینە شارەزاییەکە لە فقهی ئیسلامیە شارەزاییەکە لەو شتانەی کە واجبی شەو ڕۆژانێتی جا لەبەرەوە هەر کەسێ ئەوەی کێ ئەوەی عالمە تێگەی بەڕاستی عالمیش پێگەیەکی گەورەی هەیە لەناو موجتەمە و لەناو کۆمەلگایە هەم لەناو کۆمەلگای کوردەواری خۆمانە لەناو کۆمەلگای مەثەلەن عەرەبە لەناو کۆمەلگای غەیری عەرەبە عالم فەڵێکی گەورەی هەیە جا بۆیە لە هەر شوێنێکە کە عالمێ دەرەکەوێت تماشاکەی خەڵقێکی مسەقف و ڕۆشنفکر هەڵەسن لەبەری هەڵەسن بۆ من لەبەر خاتی ذاتی شخصەکە نییە لەبەر خاتی عیلمەکەیەتی لەبەر خاتی ئەو میراتەیە کە لە پێغەمبەر وەریگرتووە بۆی ماوەتەوە جا بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام گرنگی داوە بە عیلم و عولەما لەبەر ئەوەیە کە عولەما میراتگرانی پێغەمبەرانن ئەمجا بەڕاستی کە ینی بڵێن لە دوای لە تابعین و لە دوای سەحابە و تابعین ئەمجا کی هەڵگری ئەم بەرنامەی خوا و بەرنامەی پێغەمبەر بوو عالمەکان یعنی تماشاکەی ئەم عالمانە بە شێوازێکی باش ئەم عیلمیان وەرگرتووە لە مامۆستا بەرزەکان زانیانیان وەرگرتووە فێری عیلم بوون هەموو عیلمەکان
فێری فقه بوون، فێری تەفسیری قورئان بوون، فێری مثلا معنای حەدیث بوون، ئەوانی دوایی کە علمەکانیان تەواو کردو دوایی بوونەتە مەلا، ئەوانجی کۆمەڵێ مەلای فەقی باشیان ڕاکردەوە هەمان شێوە علم و زانیاریەکان فێر کردوون. ئێجا لە دوایی وای لێ هاتووە ئەم دینی ئیسلامە کێ ڕایگرتووە بەڕاستی مەلا، مەلای خاوەن علم، مەلایەکە عەمەل بە علمەکەی بکات. لە هاوڵەکانە خوێندمانەوە کەواوەکو لەم ماوەی ڕابردووە زانایەکی ئاینی زۆر وەفاتیان کردووە. ئایا ئەمانە جێگا نەگیرێتەوە یان نە؟ ئایا ئەمەی مسلمان چی بکەین بۆ ئەوەی کەواوەکو بایەخدانمان بەردەوام بێ بە علم و زانستی ئاینی ئیسلام؟ و ئایا ئاینی ئیسلام چ بایەخێکی هەیە بۆ گەلی کوردی ئێمە؟ جارێ بەنسبەت بایەخدانی ئاینی ئیسلام بە علم و زانین لەسەروی هەموو زانینانێکەوە ئەو زانینانەیەکەوە خواپەرسی پێ ئەناسرێ، کەوا شروط و بەند و تایبەتمەندیەکانی ئاینی ئیسلامی پێ ئەزانرێ. بەڵام لە هەموو علمێکی کەونی کەوا سوودی بۆ ئینسان هەیە ئاینی ئیسلام بایەخی پێداوە، وەکو علمەکانی تری طب و پێشوو و تاریخ و جوغرافیا و هەموو علمێکی کەونی تر. ئەمجا خوای تەعالایش هەموو سەبەبێک بە موسەبیبی بۆ داناوە، هەموو موسەبیبی هەیە، یانی شتی بەستووە بە ئەسبابەوە. هەر کەسێ دەست بگرێ بە ئەسبابی پێشکەوتنەوە پێشەکەوێ، هەرێکیش دەوازرەوە ئەسبابە ببینێ دواکەوێ. جارێ پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمیوتی ئەقرب الناس من درجة النبوة أهل العلم والجهاد. أقرب الناس من درجة النبوة أهل العلم والجهاد. نزیکترین کەسێک لە دەرەجەی پێغەمبەرایەتی ئەهلی عیلم و جیهادن. مێژوو شاهیدە لەسەر ئەوەی کەوا پێغەمبەر و یارانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و یارانی زۆر بایەخیان داوە بە عیلم. حتا لە ئازادکردنی ئەسیرەی کوفارەکانە پێغەمبەر وەکو ئەزانن و زانایان ئەزانن و ئاشکرایەوە مێژوو باسێکە پێغەمبەر فیدیەی بەرەڵاکردنی کافری خوێنەواری دانابوو بەوەی کە لە خوێنەواری مسلمان فێری خوێنەواری بکە، ئەوە فیدیەی ئازادکردنیان بوو. ئەمە دەلیلێکی گەورەیە لەسەر بایەخدانی هەر لە سەرەتای ئیسلامەوە بە عیلم. ئەمجا لە دوای ئەوە کەسانێکی زۆر لە کۆمەڵە پەنجەی ئیشارەی گەورەیان بۆ ڕائکێشرێ، هەیە دەسەڵاتدارێکی گەورەیە، هەیە پێڵێن شێخێکی گەورە، هەیە پێڵێن مەلایەکی گەورە. ئایا گەورەترین تاقم لە ئاینی ئیسلامە کێن؟ قورئان جوابمان دەداتەوە قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون إنما يتذكر أولو الألباب. ئەمە ئیستیفهامێکە، ئایا ئەوانەی ئەزانن و ئەوانەی نازانن و کێکوان؟ بێگومان و کێکوانین. کێش ئەمە لەم ئاەتە تێگا ئولو الألباب خاوەنی عەقڵ و مەعریفەت و تێگەیشتن. بەڵام ئەگەر عەقڵ و مەعریفەت و تێگەیشتن جێگەی خۆی نەگرت ئەهلی عیلم نازانرێ. ئەمجا حەدیثی پێغەمبەریش صلی الله عليه وسلم هەیە، ئایا سەنەدەکەی هەر چۆنێک ببێ ئەم ئاەتە پشتگیری ئەکا کە خوێنمانەوە. فضل العالم على العابد كفضل القمر على سائر الكواكب. معناه أهل علم فضل عالم بسر كفضل العالم على العابد كفضل القمر ليلة البدر على سائر الكواكب. فضل عالم بسر عالمها وكو ما يشوارده شيء بدر يعني شوارده شو بس السيركاني ترى الرواية كي ترى عليك فضلي على أدناكم أمويتم مبالغي قولي زورتها وكو فضلي من بس اللي كنز مكاني إيوه زال إلانا يما أو عالماني كوفاتك أنوارون توزك غمي أواخوين كوا قرد شوني أن نايجيريتوا حزناكن شوني أن شول بيه وكتو باسط كل ما وسمنا كريم وملايكويو ما وسمنا عثماني هلا بجو ما وسط شنها ما وسي قوريتر خوي نكم عالماني ديني خومان بلكو هر همو پیاوێکی گەورە لە هەر علمێکا سەرکەوتووی بێ گۆجامرێ گورد شوێنی ناگیرێتەوە. بەڵام ئەمەی موسڵمان چی بکەین بۆ ئەوەی شوێنی ئەمانە زۆر چۆڵ نەبێ؟ چه هەوڵێ بدەین بۆ ئەوەی چۆڵ نەبێ؟ منیش ئەڵێم گەری کوردی خۆمان گەری کوردی خۆمان یا موسڵمانە یا موسڵمان نییە. ئەوەیش موسڵمانە یا مولتەزیمە بە ئاداب و فەرایزی نوێژەوە یا مولتەزیم نییە.
ئەوەش مسلمان نییە بۆ هەموو تاقمەکان بایەخدان بە علمی ئاینی ئیسلام زەرورەتە بۆ هەمووی لەوانەیە تۆ بڵێ باشە بۆ مسلمان زەرورەتە بۆ غەیرە مسلمان بۆ زەرورەتە غەیرە مسلمان مێژوویەکی هەیە کە پێوەڵەن کەلەپوری کوردی کەلەپوری کوردی ئەو هەموو شاعرە گەورانی تیاڵکەوتۆگە سالم و کوردی و بێسارانی و حەمدی و ساحب قەران و مەولەوی و کێ و کێ و کێ کەواکو ئێستا هەڵنادریاوەها ئەمانە هەمووی بە علمی حوجرە گەورە بوون ئەگەر تۆ وەکو کوردیە ئەتەوێت کەلەپورەکەی خۆت بزانی لە شعری ئەم شاعرانە تێبگەی علمی حوجرە تا شارەزای علمی حوجرە نەبی تا نزانینەکانی حوجرە نەزانی لە شعری ئەم شاعرانە تێناگەی نووسیومە کاکە هەرچەند شارەزابی خاوەنی بەڵگەی باڵاوی کەنامەی علمی مزگەوتی هەرچەند بۆ هیتر دەرکەوتی لەناو علمی کەلەپورتە لە بۆ زانایانی ژوورتە زۆربەیانی لە دەستداوە تێناگەی چیتیان نووسراوە با تۆ دکتۆرا هەبی لە هەندەسا لە جوغرافیا شارەزای علمی کەلەپوری حوجرە نەبی لە شعری ئەو شاعرانە تێنەگەیشتی لە شعری شاعرانە تێنەگەیشتن لە کەلەپور و مێژووی خۆت لەبەرەوەی عاشقی مێژووی کوردیە بێ غەمی ئەوە بخواکەوە علمی حوجرە خزمەت بکرێ و پەرە پێ بدرێت لەبەرەوە ئەمە قسەیەکە ئەیکەم بۆ پەرپرسیارانی ئەمڕۆ لە هەر باوەڕێکا بن لە هەر شتێکا بن ئەبێ گوێ بدەن بە علمی حوجرە چونکی مێژووی کەلەپورمان بەو ئەزاندێ مامۆستایانی ئاینی ئەگەر پێناسەکەیان ئاوا بکەین کە پێغەمبەری ئیسلام صلی الله عليه وسلم باسییان دەکا ئەلبەتە لە سەرەتاوە باسی ئەوە بکەین کە فەضلی عولەما زۆر گەورەیە سەرەکەی خۆی پەروەردگار لەسەر وەحدانیەت و یەکتاپەرستی خۆی یەکەم کە دەفەرمێ شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط لەسەر وەحدانیەتی خۆی تەعالا یەکەم خۆی پەروەردگار دەکا بە شایەدوو کە خۆی تەعالا کە یەکتایە و هەر خۆی بەتەنهایە دووهەمینیان فریشتەکان سێهەم ئەوانێک ئەهلی علمن سەیرێکی ئەوە زۆر گرینگە يعني القرآن ذكر سورة مجادلة بسم الله الرحمن الرحيم يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات سيدك يعني أوانيك خاوني علما القرآن ذكر بسندها درجة ابن عباس تفسيرك رحمة خالد ذكر أو درجة ذكر درجات ذكر أو درجات أنا بينصد درجة نيوان هر درجة بين أرض وآسمان ذكر أو يعني درجة علماء أو برز لا فرمدشها بيغمري خالد صلى الله عليه وسلم من يريد الله به خيرا يفقهه في الدين لفرمي هر كسي هر إنسانك هر مروفيك كخوي پروردگار إرادة ويستي خير وچاكي بيبكا لدينا شارزايدك لدينك خويا شارزايك لقرآن شارزايدك لفرم ذكانا شارزايدك إنسانك واقع إيديتا واقع وميدانه أو فقهي كذيزاني ديتنا وميدان وخزمتي خلقه خزمتي دين وولات ونجتماعي بيدكات لسان في أمر خالد فرمي من سلك طريقا يبتغي به علما سهل الله به طريقا إلى الجنة تفرمي هركس رجع علم بقري لو رجع ورق دسيبه بهشت وذفرمي وإن الملائكة لتضع أجنحتها لطالب العلم دفرمي فريستكان بالي خوان هذا خان بو كسيك وأهل علمه دفرمي هرچی ئەهلی ئەرز و ئاسمانە هەمووی داوای تەڵەبی ئیستیغفارەکەن بۆ عولەما دەفەرمێ وئین العولەماء وەرەثەة الأنبیاء زانایان میراثبەری پێغەمبەران ئەمە و بەدەیان فەرمودەی تر ماوە سەرگاز کە هاتووە لەسەر بەرزی و پیرۆزی و فەضلی زانایان بەڕاستی ئەوە هەمووی دەلاتە لەسەر گەورەی زانایان جا بە حەقە زانانی وڵاتی ئێمەش بەڕاستی بە تایبەتی زانە گەورەکانمان ئەو مەلا گەورە و عولەما گەورانەی وەکو مەلای گەورەی کۆیە مەلا ئەفەندی مامۆستایانی کاتخۆی مامۆستا گەورەکانی بیارە مامۆستا گەورەکانی کۆیە قەڵازێ ڕانیە سلێمانی قەرەداغی و هەروە بێتەوە مامۆستایانی بڵین کەرکووک و چەمچەماڵ و هەولێر و ئەو مامۆستا گەورانە بەڕاستی یعنی ئەستێرەیەکی پرشنگدار خۆرێکی تیشکدار بوون لە ئاسمانی کوردستانی ئێمەدا جا ئەوە هەلی گەڕێ ئەوە مشاعیر و پیاوە گەورا و کونالی و مەولەوی و مەحوی و ئەوانە ئیتر کە بە شعر و بەلاغەت و فەساحەتی خۆیان ئاسمانی کوردەواری ئێمان کە
زەویەکان باران تشکیدار کردووە بارانن باراندووە بەسەر زەوی کوردستانە بەڕاستی جا ئەوە هەر باز ناکرێت ئێمە ئەگەر باسی بکەین ئەوە بە هەزاران پێویستی بە هەزاران لاپەڕە و پەرتووکی کتێبەکە باسی بکرێت بەڵام باسی ناکرێت ناتوانین لەم کاتەدا باسی ئەوانە بکەین بەس گەورەی ئەوانە جالەوە هەر لەوەش نەک هەر ئەوەندە ئەم هەموو خەبات و تێکۆشان و سەرکردایەتی و شۆڕش و خەبات و ماندووبوونە زیاتر زانانی کردویانە ئەوەتانە قاضی محەممەد ڕەحمەتی خوا لێ بێ ئەوەتانە شێخ سەعیدی پیران شێخ عوبەیدیلای شەمزێنی و هاکەدا ئەو هەموو مەلا و عولەما و ئەم ئەخیرانە کە مامۆستایان بەڕاستی دەورێکی گەوریانە بۆ پیاوەکو مامۆستا عوسمانی هەڵەبجەی پیاوە گەورەکانی تر مامۆستا محەممەد بەرزیندی مامۆستا عەبدولەتیفی واژەیی مامۆستاکانی دیکە والحاصە ینی ئەوەش کە ئینسان ناتوانێت هەمیان باز بکە و هاکەدا ئەوانەی کە ڕۆڵیان بینیوە بەڕاستی دەورێکی گەوران بینیوە زۆر مهمە بەحەقت دووە من لێرەدا قسەی لە کتێبەکەی خۆمان ماستەرەکەمە دکتۆر عەبدوڕەحمان قاسملوو کتێبێکی هەیە باسی کورد و کوردستانەکە باسی هەموو چین و تیژەکانی توێژەکانی میلەتەکە یەکێ لەوانە باسی مەلا دەکە باسکە دەڵێ مەلا چییە پێناسەی مەلا بەوە دەکات دەڵێ مەلا عولەما مەلای دینی کەسێکە لە دو ئەمەکە ئیزازێ وەرگرت و بوو بە مەلایەکی چاک دینێکی باشی هەبوو هەڵدەسێ بەبێ ئەوەی کە داوای پاداش لە هیچ کەسێ بکە دەستەکە بە خزمەتی میلەت بە سڵح و سەلاحەتی میلەت بە تێگەیاندنی میلەت بە تەدقیقی میلەت بە ڕۆشنبیریکردنی میلەت بە خەبات و ماندووبوونی زەحمەت کێشان بە سڵح و سەلاحەت بەو هەموو شتە چاک خزمەت و خزمەتگوزاری کە لەناو میلەتە هەیە دەڵێ مەلا هەڵدەسێ بەو کارانەوە زانایان تاجی شانازی سەری ئومەتی ئیسلامین بە شێوەیەکی گشتی و بۆ میلەتی ئێمە لە کوردەواریە شانازیەکی هەر گەورن لە هەموو بارێکا ڕۆڵی زانایان درەوشاوەیە دیارە هەر لە ڕۆڵە نەتەوایەتی و شۆڕژگەریەکەوە بیگرە تا ئەدەب و عرفان و معریف و زانست و زانیاری تا دەگاتە چارەسەری کێشە کۆمەڵایەتیەکان تا دەگاتە هەموو ئەو خزمەتە بەردەوامە سەرمڕەشەوانە ڕۆژیەی کە زانیان پێشکەشی یەکەن لە لەدایکبوونی مناڵێکەوە هەتا سەرقەبران و بەڕێکردن و ماڵاوایی لەم دنیاە ینی زانایان توێژێکی تواون وەکو مۆمێک کە دەوروبەریان ڕووناگەکەنەوە ئەوەندەی لە بیری ڕاپەڕاندنی ئەرکەکانیانان بەرامبەر بەوە بە هیچ شێوە لە بەرامبەر وەرگرتنی مافەکانی خۆیانانین و بەڕاستی ئەمە پاڵنەرێکی ئیمانی بەرپرسیارەتێکی قیامەتی پاڵیان پێوە ئەنێک بۆ ئەنجامدانی ئەم کارانە ئەگینا لە ڕووی ڕوحی فەرمانبەری وەزیفیەوە ئەم کارانە ناکرێ فەرمانبەر لە دەرەوەی فەرمانگەکەی ئیتر وەڵامی مراجعەکانی ناداتەوە بەڵام مامۆستایانی ئاینی لە ڕۆژانی پشووە زۆرترین وە ئەرکترین کاریان هەیە لە ڕۆژانی هەینیە کە خەڵک پشوویەک ئەدا ئەوان ینی خۆیان ئامادەکەن کە چۆن چارەسەری دەردەکان بکەن لە ڕێگەی وتاری ئاینی وتاری مزگەوت و مەراسمی جمعەوە و لە بۆنە و جەژنەکانە ئەوان بە هەمان شێوە و لە کاتی هەموو پشوەکانی ترا دەرفەتێک نییە ناوی پشوو بێ بۆ زانایانی ئاینی و تەنانەت لە خۆپیشاندان و ڕێپێوان و ئەوەشا کە بایکۆتێک دەست پێەکە لە فەرمانگەکاندا وەکو ناردنی مەسجێک بۆ دەسەڵات بۆ چارەسەری کێشەیەک زانایانی ئاینی بایکۆتێکیان نییە بەڵکو ئەوان لەوێوە تەوجیهی نوێیان هەیە ئاراستەکردنیان هەیە بۆیە دەبینی شەو ڕۆژ ئەرکی زانایانی ئاینی پڕاوە بەرامبەر نییە بەو مافانەی کەوەری ئەگرن بێگومان زانای ئاینی کێیە و ئەرکی چییە و ڕۆڵی چۆنە و چمافێکی هەیە لەسەر کۆمەلگا هەموو ئەمانە کۆمەڵە بابەتن کە لە قورئانی پیرۆز و لە سنەتی شیرینی پێغەمبەری ئازیزە عەلەیهی السەڵات وەسەلام بە شێوەیەکی ڕاست و ڕەوان دیاری کراوە لە قورئانی پیرۆزدا کە باسی زانایانە کرێ ینی زانا هەر کەسێک نییە کە عیلمێکی پێبێ یا شتێک لە زانست و معریفە لەوانی دی لە باڵاتر بێ بەڵکو ئەگەر سەرنجی عیلم بدەین لە قورئانی پیرۆزدا عیلم لە بەرامبەر ئیمانەوەیە عیلم بۆ ڕێڕۆشنکردنەوەی ڕێگای ئاخرەتە عیلم بە معریفەتی خوایە لە یەکەم پۆلی ئاەتی قورئانی پیرۆزدا کە خوای گەورە فەرمان بە خوێندن و خوێندەواری ئەکا
يعني مەرجداری کردووە بەوەی اقرأ باسم ربك الذي خلق. يعني هەر لەوێەوە ئەبێ خوێندن و خوێندەواری لە باسی توێژینەوە و قوڵچوونەوە بێ بۆ مەخلوقات. باسم ربك الذي خلق. اینجا لە هەموو ئەمانە ئینسان خۆی بناسێ. خلق الإنسان من علق. اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم. الذي علم بالقلم لە باسی قەڵەم و پێنووس هەیە. علم الإنسان ما لم يعلم بەهۆی قەڵەمەوە فێریەکە شتانێک کە نەیزانیوە. يعني لە قورئانی پیرۆزە باسی پێنووس ئێجگار گەورەیە ئەوەندە پێگەی بەرزەخوا سوێندی پێخوا. سورەتێک بە ناوی القەلەمەوە هەیە لە قورئانە نون والقەلم وما يسطرون. يعني ئەو دێڕەکان کە ئەنووسرێنەوە لە لای خوای گەورە ئەوەندە بایەخیان هەیە. بۆیە بەڕاستی زانایان لەوێوە يعني پێگەی خۆیان قایمەکەن و پلەیان دیاری ئەکرێ و بە تەواوی دەتوانین بیان ناسینەوە. العلم ڕیشەیە بۆ العالم. العلم إدراك الشيء بحقيقته وراغبي أصفهاني أفرمي يا على ما كان هو عليه. هرچی ببێ عالم بە ئیسلام يعني عالم بەوەی کە ئیسلام خۆی چۆنە ئاوا نەک میزاجی چۆنە نەک چۆن ئاراستە ئەکرێ. ئیسلام خۆی چۆنە ئاوا زانست و زانیاری بە وردەکاری و تەفاسیلی ئیسلام ببێ و ئەم ئیسلامە بگەێنێ. چونکە ئەرکی زانایان ئەمەیە إن العلماء ورثة الأنبياء. الأنبياء لتبين للناس ما نزل إليهم. يعني أما إشكيانا بلغ ما أنزل إليك بيجينا بخلقي كواتب راستي عالم ليرة ودركوي كأركي جاندني بيامي خوايا بلام أركيك أدعو إلى الله على بصيرة أنا ومن اتبعني. يعني ببرشاوروني وادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن. بويا أبيز زانا براستي بحكمته وردكاري بزمانك شيرين بجانك بزيشكيانا چارەسەری نەخۆشیەکان بکە و مامەڵە لەگەڵ نەخۆشەکانە بکات. ئەگەر بە چاوێکی ورد و پڕویژدانەوە تەماشای مێژووی ڕابردووی کورد بکەین ئەوە هەموو منەوەر و پێشەنگ و شۆڕژگێڕانی ئێمە بەرهەمی حوجرە و زانە ئاینیەکانی ئیسلام بوون. ئەگەر مەلا و زانایانی کورد نەبان ئەوە ئێستا کە لە پور و زمان و فەرهەنگ و ئەدەبیاتی کورد زۆر بە چۆڵی دەمایەوە ئەگەر نەڵێین هەر نەدەبوو. قازی محەممەد و شێخ عوبەیدوڵڵای نەهری و بەدرخان پاشای بۆتان و شێخ عەبدوسەلامی بارزانی و شێخ مەحموودی حەفید هەمیشە شانازیان بە ئاین و زانایی خۆیان و حوجرەکانی کوردستانەوە کردووە و ئەوان بەرهەم و دەستچنی حوجرە و خانەقاکانی کوردستان بوون بۆ سەربەرزی و سەروەری کورد. ئەگەر مەلا خدری میکایلی شاوەیسی ناسرا و بەنالی نەبوایە چۆن کۆڵەکەکانی زمانی کوردی دادەڕێژران؟ ئەگەر حاجی قادری کۆیی و مەلا ئەحمەدی خانی نەهاتنایەتە مەیدان کێ دەیتوانی لەو شەوە زەنگەی ئەو سادا خەیاڵیشی بۆ لای بیری نەتەوەیی و ڕزگاری کورد بڕۆشتایە؟ بەڕاستی پێغمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام کە ئەفەرمێ ڕۆژێک دێتە بەرەوە يعني مثلا كعلم ناميني ما بس أونية كيعني أم كتابنا وأم حرفانا نميني مثلا كتابة كان حرف كان قرآن أحاديث في غمرها ويأميني بلام عالمك يعني معناكي بزاني يعني ليش بداته أبو خلقي وبخلقي رابين أو ناميني بوش ناميني شو أو مثلا أمرن أمر كمرن يشكني يجي عن بقريتوا تيجي أو اللي كاتي كابيك كتاي بدنيايت ككوتاي بدنيايت وايلي مثلا كالي عالم ناميني ام علما ناميني وام هنا ناميني بس اويك كتابه كان وخوي امينيتوا ملاميك كام معناه كتابان ابو خلقي ليقباته وبيزاني او ناميني يعني لبرشي لبروا خلقاننا انا بروا يعني في علمك بن في مثلا زاني هذا كان بن تيجي أوانيش مثلا أمرنو برو كوتاي أرواو أين أصل علمك أصلي كتابة كان كمواد علمكاني تيايا أو أنا أمينة
لكن عالمكان نامن مثلا لحديث كافر موت العالم عالم اللي مردني عالمك وانيا يعني قرسلك لمردي عالمك يعني مردني عالمك عالمك عالم يعني اللغة العربية ما سوى الله غير خوابيرا عالم يعني يك عالم بملك أنا ما عالمك مردوها لبرشي لبلو عالما يعني مخلقاني كي زور هنا وتسرق الراس إجا هرم عالما أمر أتوانية لرجاي انترنتوا يعني همو كل زاوية تبقى يعني همو كل زاوية لا فرماشتو لقسكاني مثلا حالي ببن والحمد لله أمره عالمي باش مان هي يعني مثلا برنامج تلفزيوني هي وبرنامج انترنتي هي همو كل زاوية مثلا ABC براسي أما جورية جاء يعني بحقاد فوتي معالمة فوتي عالمك بو فوتي عالمك شو ها معالمة أم برنامج راقيني بعالم أجر مرض يتر أو برنامج ناميني والله الحمد لله أمره يعني زانياري شو تبيشوا أو عالمة كمثلا وفاة شي كذبة برنامج كان هي وكو خوي زندو يعني هنا كريت إذا مثلا عالمي برزو عالمي باش معناه ما شاء كين عالمي برزو عالمي باش معناه مثلا برنامج هي مثلا كانالي بخوي كدوتها هم مثلا تفسير قرآني كله علومي حديث علومي قرآن تفسيري فقه تفسيري مثلا أو علوم شرعياني كأخوان ده هانا همين كله كبدرسي بفقه وتوتها تيجي أو باش يعني حتى أو رجل وايدي هالأمانة تيجي باخوي الشخصي باي خوي ملو بلا أمره ولا شاشة تلفزيون بشان ده ومثلا فرمايش دي هي وشد بلا وكاتوا يعني براسي أم بابي انترنتك أو مثلا بيشكوتوا أبيته ويكتو عالمي هر زندوبي تيجي يعني ما بو معناها فرمايشتو فرمانا كاني خو في غمري خوا أتواني هر بخلقي راب جيني امجا الحمد لله كومالي خلقاني باشيش هن وسياري دينو و هولي أوادن كأم ديني إسلاما وكو خوي شون هاتوا أو ها بايدار بي الحمد لله يعني خلقاني كان كخوازياري أو مثلا خوازياري أو كأم دين إسلام بشاكي بلاوبته بناو خلقي أو وخلقي بابن بآينكي خوا وبيغمري خوا عليه الصلاة والسلام خوا فرسين بايخي زوري هي خوا مجتمعي كردواري خومان خوا فرسين لهم دين كان الدنيا بايخي هي رأيين إسلامي كردواري خومان زياتر شون قالي كردي خومان دقل له ظلم اللي كراوه اگر این بمانوی امر ظلم زیاتر نبی و ببرهتوا ابي بزانين بقرين بشون او اسبابانا كايولو ظلم رزقارك كيلو اسبابانا او كوابا يقدان بخوا فرشين بدين چونكي هر خوا فرشين انسان اجريته ولا خلافه وخلافه كالي كسي بايمان لي برسينوي خواي نبي لواني چنها تعاون وجريبه بكا ومصلحتي خوي لخاك فروشي للاشتمان فروشي للوطن فروشتي امجال ابي بیرو باوری نک آینی اسلام بیرو باوری یکتری همو بیرو باوری احترام بگیره بلام بیرو باوری اسلام زیاتر اگر رخنه قل بیرو باوری نبی هجوم کی تسری قصینا شیری پی بلی رخنه زانستیانه قینا بلام امر رخنه شت ابی رو بر اهل علم کریتوا چون که لنا همو بیرو باوری که کسانی شارزهن نازان پیامی باوری که خوان بگیرن آینی اسلام خدمتی کردواری زور کردوه خوشویسترین چت لای اهلی کردی خومان خاککیتی لزمان خلافه اسلامیه لقل او همو ناتوای و نقصانی که هندی خلیفه کان هیان بو خاکی کرد دو اونی استوزیه تریج بو چونکه الاسلام حق پرور هیه عرب پرور و ترک پرور و فارس پرور و کرد پرور دی حق پرور هیه لم حق پروریا کرد حقی خوی دسکوی بلام چونکی لآین اسلام شتێک نییە بۆ تۆ حەڵال بێ و بۆ حەرام بێ ئەوەی کە پێڵێن مافی ڕەوای گەلان بۆ هەموو گەلێکە بەبێ جیاوازی تۆ لە چه حاڵەتێکە ئاژیت ئەگەر دەوڵەت هەیە ئەگەر دەوڵەت حەڵالە بۆ ئەمنش حەڵالە ئەگەر بۆ تۆ بۆ من حەرام بێ بۆ تۆش حەرامە ئەوەی ئاینی ئیسلام ئەمجا خاکی کورد وەکو وتم لە زمانی خەلیفەکانمە لەگەڵ ئەو هەم کە ناتەواوی و نوقسانەی کە هەند دێواری و خەلیفە هەیان بوو دوو ئۆنێ ئێستا و زیاتریش بوو محەممەد مرتەضە زوبەیدی کە عەرەب لتاج العروسة كباسي خاكي كردك مصري بخاكي كردنا وبردوه
تۆما بووە وابزانە فەڕەنسیە تۆما بووە لە کتێبەکە دەکرات فراتی ڕووباری فراتی بە ئەو سنووری ئەو لای کوردداناوە ئیبن بەتوتە ئەڵێ لە بەسەرەوە چوو بۆ شیراز میوانی قەبیلە کوردەکان بوو لە بەسەرەوە چوو بۆ شیراز میوانی قەبیلە کوردەکان بوو سەلەمە بن قەیسەر ئەشجعی سەحابەیەک بوو لە زمانی حەزرەتی عومەر خۆیان ڕازی بێژیاوە ئەڵێ لە بەیری بەسەر و توخوبی فارسە تووشی قەومێک بووین پیانە وتن کورد قەومێکی زۆر ئازا بوون ئەمانە هەموو بەڵگەن بەڵام بۆچی خاشی کورد لە دەست دەرچوو کەم بووە و هاتووەتە سەر ئەم حاڵەتی ئێستا چونکی وڵسنی ڕئیسی ئەمریکا دوای ڕووخاندنی خلافەت خۆ من ناڵم خلافەت ناتەواوی نەبوو بەڵام لە ناحەی پاراستنی خاکەوە ئەم دەستکەوتانەی هەبوو وڵسنی ڕئیسی ئەمریکا وتی بۆ ئەوەی کەواوەکو برایەتی ئیسلامی زرو نەبێتەوە با باوەڕێک لە ناو شەرقی ئەوسە تا بەڵاوکەینەوە کە هەرگیز ئەو قەومانە یەکتری نەگەنەوە ئەویش باوەڕی دەمارگیری ڕەگەزە یعنی دەمارگیری ڕەگەز یانی عنسوریەت قەوم خۆشویستن جایزە لە ئیسلامە بەڵام نابێ بگاتە دەمارگیریەک کەوا شتێ بۆ خۆت ڕجوا ببینی بۆ قەومێکی تر ڕجوای نەبینی جا لەبەر ئەوە مەلای کۆیە ئەڵێ لە تەفسیرەکە ئەڵێ ئەو قومەرەی کە لە شەرقی ئەوسەد هەتا قات دەمارگیری ڕەگەز بوو لەو ساوە دەمارگیری ڕەگەز پیا بووە لەگەڵ لادینیە کورد وردەوردە خاکەکەی لە دەسەدا چونکی وەکو وتم یەکێ ئیمانی بەخواپەرسی نەبێ خاکە فرۆشتێ وەتەنە فرۆشێ میلەتە فرۆشێ لە پێناوی پەرژەوەندی خۆیە بەڵام لە خواترس بەڵام قەومەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کورد و عەرەب و تورک ئەگەر خواپەرست بن بەڕاستی نەئەتوان خاکی یەکتری داگیرکەن نەئەتوان ماڵی یەکتری داگیرن كل المسلم على المسلم حرام دمه وماله وعرضه ئەوە حەدیثێکی معروف و مەشهورە جا لەبەر ئەوە هەندەمانگیری ڕەگەزیە پەیاسبوو لەگەڵ لادینیە ئەمجار دیاردەیەکی ترش هەیە لە کوردستانی خۆمانە وەکو پێم وتی تۆ لەسەر هەر باوەڕێکە بی ئەبێ احترامی باوەڕەکانی تر بگری حتا تۆ باوەڕێکی تر بەغەڵەت بزانی نابێ جلەیی پێ بدەی ئەبێ ڕەخنەی علمی و زانستیانە و بلایەنە بگری و ئەگەر لە باوەڕی بەرامبەر تا چاکەیەک هەبێ ئەبێ باسی بکەی نەک سفری کەیت و بیخەیت هەموو چاکەیەکی حاشا هەڵدەگریش ڕووتی کەیتەوە بیخەیتە سەر سەفر دیارە من لە فەرمودەیەکە کە بە قسمەتی گەیشتووم پێغەمبەری خوا لە فەرمێ صلی الله عليه وسلم لە فەرمێ هەر کاتێک زانایەک وفات بکە بە زانا ئەو زانایی کە پێغەمبەری خوا صلی الله باسی کردووە هەر کاتێک دەفەرمێ زانایەک لە ئومەتی من وفات بکە دەفەرمێ خشتێک لە دیواری ئیسلام دێتە دەرەوە پڕ نابێتەوە جێی ناگیرێتەوە هەروە دەفەرمێ ئەوە هەر ئەثەرەکە دەفەرمێ مەوت العالمی مەوت العالمی ئەگەر زانایەک وفاتکە مانە خەڵکێکی زۆر وفاتەکە دووبارە نەمانی زانە بەڕاستی یعنی وفاتکردنی هەر کەڵە زانایەک هەر عالم و زانایەکی دینی ڕەبانی خوایی خەسارەیەکی گەورەیە بە ئەو میلەتە خەسارەیەکی گەورە لە قەومێ ماناوە چونکە بۆ بەڕاستی زانایان کۆمەڵی ڕۆڵی زۆر گەورەیان هەیە دەوری گەورەیان هەیە ئەرک و مهماتی زۆر گەورەیان هەیە یەکێ لەوانەیە ئەوەیە سەیریگە مەلای گەورە مامەستایان نەسیحەتی هەموو توێژەکانی میلەتەکان بە دەسەڵاتدار و بێدەسەڵاتەوە بە وەزیر و بە گزیرەوە بە خەڵک و بە میلەت و بە دەسەڵاتدارەوە بە هەمووی یانی نەسیحەتی هەمووی دەکات ئێستا تۆ سەیری کرد دەچێ مەجلیسێکی گەورە مەجلیسێکی سڵح و سەلاحەت چی قسە دەکات لەوێ عالمەکە قسە دەکات دەچی بۆ هەر ئیشێکی تر هەر شتێک سەیرەکەی مامەسا قسە دەکات ڕۆژ جمعە چی قسە دەکات مامەسا قسە دەکات لە بۆنەکانی دیکەدا لە شوێنەکانی دیکەدا ینی دەبێت چی قسە بکە هەر مامەسا و عالم و شارەزا قسە دەکات دوم خاڵێکە زۆر گرینگە سەرێکە ڕۆڵ و دەوری مهمی زانان ئەوەیە کەوا دینی صحیح بە میلەت ڕالەگەیەنێ هدایەت ئەو هدایەتەی کە خۆی پەروەردگار هێناوێتی ئین هذا القورآن يهدي للتي هي أقوى بەڕاستی ئەم قورئانە جوانترین ڕێگا و چاکترین و باشترین و پیرۆزترین ڕێگا بێمێن لە نیشان دەدا نیشاندانەکە چییە؟ مامۆستایە عالمی دینیە ئەو دەتوانێت بەڕاستی قورئانشی کاتەوە ئەم دینە بۆ خەڵکیشی کاتەوە فەرمودەکانی پێغەمبەر خوا سەڵەم بۆ خەڵکی ڕوون بکاتەوە و بەیانی بکە ئەحکامی فقی ئیسلامی شەریعەتی ئیسلام بکە بزانە عەقیدە صحیح چییە دینی صحیح و ڕاستەقینە چییە دینێکی جوان بە خەڵکی ڕاگەیەنێ خاڵشکەمان کە دایمەن مامۆستایان ئەوە ڕۆڵی گەورەیان بووە
ناومێدی و بێ ئومێدی لە ناو خەڵکان لا دەبن سەیریکە لە کاتی ناڕەحەتیدا لە کاتی ماندووبووندا لەو کاتەدا کە من لە زوڵمی لێ دەکرێت دەربەدەر دەکرێت کۆچی پێ دەکرێت چێ دەتوانێت ناومێدی و ئەو شتانە ناو میلەتدا بە دڵیان خۆش بکاتەوە گەشیان کاتەوە خزمەتیان بکە مامەسان دەتوانن ئەوان توانیویانە چکە مامەسان بەڕاستی پێشەنگن مامەسان وەکو گوتمان خەباتیان کردووە زەحمەتیان کێشاوە ماندوو بوون خزمەتی میلەتیان کردووە لەگەڵ میلەتا بوون هەر لە منداڵی هەتاوەکو ناو گۆڕەکە هەر لە بێشکەوە هەتاوەکو ناو گۆڕ بەڕاستی مامەسا لەگەڵ میلەتایە خزمەتی دەکات بەس ئەوە چێ مامەسای ڕاستەقینەی گەورە خالچکەمان ئەمەیە کە مامەسان دائیمەن وعی و ثەقافە و ڕۆشنبیری و فکری جوان بۆ میلەت دادێڕێژن شتی جوان خۆرافا لا دەبن شتی خۆرافی شتی ئەو شتانەی کەوا بە کەڵک نایە ئەو شتانەی کە یعنی خەڵک وەلحاصڵ وەکو دین وەریگرتە بەڵام دین نییە شتی خۆرافیە شتی خراپە دائما مامەسان ئەو شتانە ڕوو دەکەنەوە بە خەڵک دەبێتە ئەرکی سەرشانی ئومەت کە بەرامبەر بەو هەموو چاکە بێ بەرامبەرە بەو هەموو چاکە بێمنەتی کە زانایان پێشکەشی یەکەن لە هەموو خزمەت گوزاریەکان لە مناڵ ناونانێکەوە بیگرە هەتا ئاشتەواییکردنێک کە خوێن خۆشەکرێ لە نێوان دوو بنەماڵە لە نێوان دوو تیرە لە نێوان دوو کەس دوو خێزان هەتا ئەگاتە دوو حیزب ینی هەر لەوە هەتا سەرچاوە بگرێ بۆ هەموو ئەوەی کە لە ڕێگەی نووسینەکانیانەوە لە ڕێگەی وتارەکانیانەوە لە ڕێگەی پەیامەکانیانەوە لە ڕێگەی وتەی بۆنەکانیانەوە لە شیرینی خواردنەوە و لە ژنمارە برین و لەسەر قەبران و لە بۆنە کۆمەڵایەتیەکانی ترا زانایان هیچ جۆرە دەستنوقانێکیان نییە بەرامبەر بە بەخشین لە خۆیان لە کاتیان لە زانستیان ئەرکی ئومەتە ئەرکی نەتەوەیە کە ڕێز لەمانە بگرێ بەتایبەت میلەتی کورد ئەگەر زانایان و بەرهەمی زانایان و بەرهەمی حوجرەکان و مزگەوتەکان لە مێژووی نەتەوەی ئێمە جیا بکەیتەوە چی ئەمێنێتەوە بۆ ئەم میلەتەی ئێمە ئادەی تۆ وەرە دیوان لە ڕووی ئەدەبیاتەوە دیوانە شعریەکانی مەحوی و نالی و حاجی کاکە حەمەی بێڵ و ناری و کێ و کێ واز لێ بێنە چۆرە ئەولاوە ئەدەبیاتی شعری ئێمە چی ئەمێنێتەوە وەرە لە ڕووی شۆڕش و شۆڕشگاری و بێدارکردنەوەی ملت و پارێزگاری لە خاکی نیشتمانەوە وەرە حاجی قادری کۆیی لە بیرەنەتەوەی یەکەیە و شێخ عەبدولسەلامی بارزانی و شێخ سەعیدی پیران و لەوێ بیگرە هەتا وەرە شۆڕشەکان تا قازی محەممەد و تا ئەوە کە لە مێژووی ئێمەدا جێگەی شانازین ئەوانە لابە کە دەرچوی حوجرەکان و ئەوانەی کە بەڕاستی ئەهلی عیلم و زانایان بوون چی ئەمێنێتەوە بۆ ئەم میلەتە وەرە لە ڕووی قسەی خۆش و قسەی نەستەق و سەروەتی نەتەوەی ئێمەوە شعرەکانی شێخ ڕەزای تاڵەبانی و قسە خۆشەکانی مەسەلەن سەجادی و شەڵماشی و ئەمانە لابە چی ئەمێنێتەوە بۆ ئێمە ینی معقولە ئەم توێژە پڕخزمەتە ئاوا بێناز بکرێن معقولە ئەو دژایەتیە بەرامبەر بە زانایان ببێ و دەرفەتێک نەڕەخسێ بۆ جێبەجێکردنی هەستەکانی ئەوان توانەکانی ئەوان تەوزیفکردنی ئەو هەموو تاقەیە ئەو دڵسۆزیە پێیانە قسەیان وەرنەگیرێ کۆماری مەهاباد تاکە شانازیە لە مێژووی نوێی میلەتی ئێمەدا کۆماری کوردستان لە سەروی ینی لە هەرەمی چڵەپۆپەی ئەم کۆمارە چی ئەبینی قازی محەممەد ئەبینی قازی محەممەد کێیە مەلایەکە کە لە ڕووی عیلمەوە ئەوەندە سەرکەوتووە قازیە قەزاوت ئەکا بە ڕسمی بە فەرمی وەرەگیرێ ئەمە گیانی بەختەکە بە ئەمامە سپیەکەیەوە بە مێزەرە سپیەکەیەوە لە دار ئەدرێ ئەڵێ لەبەر ئەوەی ئەم عەجەمانە ئەگەر من بکوژن ئیتر دەست ئەپارێزن لە خەڵک بۆ ئەوەی خەڵک سەلامەت بێ با من بکوژرێم و خۆم بەختەکەم ئەو هەموو خزمەتەی واز لێ بێنە تەنها ئەم هەڵوێستەی بە ئەمامە سپیەکەیەوە هەموو وێنەکان وان پەتەکە ئەکرێتە گردنی و لە سێدارە ئەدرێ ئێستا ئێمە مێزەرەکەی لا ئەبین تەنیا ئەو چەند وێنەیەی کە چووە بۆ ڕووسیا و بۆ کوێ
لەو شوێنانەی کە بە شێوەیەکی ئەفەنی چونکە بۆ ئەوەی خەڵبیری نەکەوێتەوە ئەمە مەلا بووە و پەروەردەی مزگەوت بووە. هەموو وەسیەتەکانی ئەو بخوێنەوە کە نووسیوێتی پێشەوەی لە سێدارە بدرێ، باسی یەکڕیزی میلەت و ئەوە شوێنێکم داناوە بۆ مزگەوت و قوتابخانەکە ئاوا دروست بکەن و ئاوا بیرتان بەلای خۆتانەوە بێ و حەسادەت نەتانگرێ و پشتیوانی لە گەورەکانی خۆتان بکەن. هەموو ئەوەیە. بەڵام ئێستا ئەبینی دەسەڵاتداران یعنی هەر ئەمە بە هەند وەرناگرن، ئەو بوعدە ئاینی هەر بە تەواوی سفرەکەن، وەک بڵێ لە سفرەوە دەست پێەکەین. لە ئێستادا لەگەڵ بوونی سەدان ڕێکخراو و توێژەری دەرونی و کۆمەڵایەتی، بەڵام هێشتا مەلاو زانایانی کورد پێشەنگن لە کبکردنەوە و نەهێشتن و چارەسەرکردنی کێشە کۆمەڵایەتیەکانی کۆمەڵگەدا، تاکە هۆکاری بەرکەنارکردن و پەراوێز خستن یا بێمافکردن و دەرکردن و زۆر جاریش زیندانی و شەهیدکردنی زانایانی ئیسلامی تەنها بۆ چاوتیژی و پەنجە لە سەربریندانانی زانایان دەگەڕێتەوە لە هۆشیارکردنەوەی جەماوەر و دیاریکردنی دەرد و نەخۆشیەکانی کۆمەڵگەدا، هەروەها دەرخستنی گەندەڵی و لادانی دەسەڵاتداران لە کۆمەڵگەدا. بۆیە پێغەمبەری پێشەوامان صەڵی الله عەلەیه وسەلەم دەفەرموێت باشترین و گەورەترین جیهاد بریتیە لە درکاندن و گوتنی وشەیەکی حەق بەرامبەر بە ستەمکارێکی لە ڕێدەرچوو.